بەنسبەت کۆنگرە ئیمڕۆ لە کۆبوونەوەی تەنفیزی ئێمە بڕیارماندا دوای تاوتۆکردنێکی زۆر دوای ئەوەی کە بەڕاستی کێشەی هەردوو حزبی دەسەڵات تەسیری لە سەرجەم ڕێکخراوەکان کردووە کە لەلایەک داوا کە هەڵبژاردنەکان بکرێ بەڵام خۆیان هەڵبژاردن ناکەن کە هەڵبژاردننی سەرەکی پەرلەمان لە هەموو ڕێکخراوەکان گرنگترە ڕێکخراوی تر زۆر هەیە کە هەڵبژاردنیان دواخستووە بۆ ئێمە بڕیارماندا وەکو تەنفیزی کە هەڵبژاردن بکەین لە 3/12/2023 بە کۆی دەنگ بۆ بێ ئەوەی جۆ بدەینە لایەنەکان و ئەوانە بەڕاستی چونکە ناکرێت ڕێکخراوەکان هیوا هەیە 10 ساڵ 11 ساڵی لەسەر ڕۆیشتووە هەڵبژاردن نەکراوە ئەمە وعدە لە نێوان هەمومان ئەمە خاڵێکی سەرەکیە بۆ ئێمە لێرە داواکەین سەرجەم مامۆستایان بەشداری بکەن ئەو مامۆستایانی بە تایبەتی ناڕازین لەو وەزعە ئەتوانن بە ناسنامەی نوێ بتوانین نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن کە ئەو نوێنەرانی دیفاعی ڕاستەقینەیان لەسەر ئەکەن کە ئەمە خاڵێکی گرینگە و خاڵێکی تر ئێمە بڕیارماندا کە سەردانی بەختا بکەین سەردانی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بکەین بۆ ئەوەی بەڕاستی ئەو کێشانەی کە هەیە لە هەرێم ئێمە لەوێ لەگەڵ ئەوان قسە بکەین ئێستا کێشەکان زۆربەی بەدەست ئەوانە بەڕاستی لەگەڵ لیژنەی دارایی چونکە یەکێتی مامۆستایانی عێراق سەردانیان کردووە ئێمەش ئینشاڵڵا سەردانیانەکەین کۆمەڵی پرۆژە و داواکاری مامۆستایانی کوردستانمان پێەیە هەر لە پاشەکەوتی موچە هەر لە هاوتاکردنی موچە هەر لە هاوتاکردنی مامۆستایان این خانەنیشین لە موچەی هەردوولایەن کۆمەڵی داواکاریە ئێمە لەگەڵ لیژنەکەیان دانیشین و بەڵێنیان پێدەین دیفاعێکی تەواو و ڕاستەقینەیان لەسەر بکەین بۆیە لێرەوە ئێمە دەستخۆشی لەو ڕێککەوتنی هەردوولا ئەەکەین کە لە بەرژەوەندی فەرمانبەر و مامۆستایان بێت هۆکارەکان هۆکاری حزبیە زۆربی هۆکاری حزبیە ئەگەرنا هەڵبژاردن ئەکرات بەڵێ هۆکاری مەسلەی پاشەکەوتی موچەوانە هاتە پێشەوە بەڵام هۆکارە سەرگیەکە ململانەیە ئەگە ململانیەکە نەمینێت بەڕاستی هەڵبژاردن ئەکرێت و ئەو کاتە مامۆسایان دەتوانن نوێنەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بەڵێ دەستێوەردانی حزبی چۆن لە ناوەندەکانی خوێندن هەر لە وەزارەتەوە هەتاکو و ناوەندەکان و مدیر و معاون و ئەمانە هەمووی بە دەستێوەردانی حزبی بووە بەڕاستی تەنانەت دانانی سەرپەرشتاریش کە ئێمە مڵاحەزەی زۆرمان لەسەر هەیە و چەندین جا داوامان کردووە من وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی داوامان کردو ئەم دەستێوەردانە نەمینێ بەڵام هەتاکو ئێستا بەردەوام بووە هەوڵەدەین لەم هەڵبژاردنەوانە داکۆکی ڕاستەقینە بین و تێبینیشمان لەسەر یاسای وەزارەی پەروەردە هەیە هەرچەندێک کە گۆڕانکاری تیا کرا بەڕاستی ئەوەی کەمە بەسمانە بوو وەکو لیژنەی داکۆکی مەسلەی پەروەردەی ئیسلامی تەسبیت کرا مەسلەی وشەی جێندەر لادرا بەڵام کۆمەڵێک کەم و کورتیشەیە کە نابێ مامۆسا لە قۆناغی یەکەم هەمووانەکان ئەو بیلێتەوە ئینگلیزی بیرکاری کە ئەو ڕەخنەمان هەیە و ڕاوێشکردن بکرێ و لە لیژنەی تاقیقیش مامۆسایان هەبێ کە بە یاسا دانراوە بەڵام وەزارەتی پەروەردە پێشێلکاری ئەو یاسایی کردووە.